بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برایانی عزیز خوشکانی بەڕێز، بەردەوامین لەسەر باسکردنی گوناحە گەورەکان. ئەمڕۆژ چەندێ پێمان بکرێ لەو بابەتانە باسەکەین ئینشاءالله، لەو گوناحانە، بەڵکو ئینشاءالله بتوانین سوودی لێ وەربگرین و خۆمانی لێ بپارێزین. خوای تەعالا پەنامان بدە. بەڕێزان، یەکێکی تر لە گوناحە گەورەکان دزیە. دزیکردن یەکێکە لە گوناحە گەورەکان. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە أفرمي والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله والله عزيز حكيم. آياتي سيوهشتي سورة المائدة. خوای تعالى بو پیاوان و بو آفرتان ئەوانەی کە دزی ئەکەن، خوای تعالى بڕیاری داوە کەوا دەستیان ببڕێتەوە. دیارە ئەگەر گوناحێک گەورە نەبێت، تاوانێک گەورە نەبێ، خوای تعالى بڕیاری ئەوە نادا سزاکەی دەست بڕینەوە بێ. بۆیە دزیکردن بە هەموو نەوعەکانی کەبائیرە و گوناحی گەورەیە، هەموو جۆرەکانی. بەڵام دزی کابرای فەقیر لەوانەیە لە لای خوای تعالى عزرێکی هەبێ، لەوانەیە لای خوای تعالى بیانوویەکی هەبێ کابرا لە هینی دنیاییە ئێمە بە دزی حەسابەکەین خۆی عزری، بەڵام کابرای تر کە نیوەی شارێک داگیر ئەکا، ئەوە تاوانەکەی زۆر زۆر گەورەترە. با بەڕیبات و قات و پەنتوڕیشۆ بیکە، با لە ژێر ناوی قانون و یاسایشە ئەنجامی بدە. دزیەکەی ئەو زۆر زۆر گەورەترە، چونکە ئەو ئەتوانم بڵێم بەشی ملەتێک ئەدزێ. دزیکردن لە ماڵی حکوومەت، لە ماڵی گشتی زۆر زۆر گەورەترە لەوەی کە دزی بکرێ لە تاکە شخصێک لە دوکانێک. جاران ئێمە لە مەسەلەی علوجەکەیە کە یابوو خەڵک پرسیاری لێمانەکرد مامۆستا حرامە؟ ئەمە هی حکومەتە، سیارەی حکومیە، ئێمە هاوردمانەوە، خۆ هی خەڵکێک نییە تایبەت. ئێمەش ئەوەمان پیانەوە تەمانەت هی خەڵکێکی تایبەت یەک گوناحە، یعنی تۆ دزی لە کەسێکەکەی. بەڵام کاتێک تۆ ماڵی حکومەت ئەدزی، تۆ دزیت لە 30 ملیۆن عێراقی کردووە. بەڵکو ئەگەر تۆزێ ورتر تەماشایکەی، ملیارێک و نی و مسلمانە لەسەر زەویە، تۆ دزیت لە هەر هەمووی کردووە. بەڵکو ئەگەر زۆر ورد ببیتەوە، 7 ملیارەکەی سەر زەوی بەشدارن لەوەیە، هەر یەکێ بە پێی حیسەی خۆی، تۆ دزیت لە هەر هەمووی کردووە. بۆیە دزی بە هەموو نەوعەکانی پێ ئەوترێت دزی و گوناحی گەورەیە، بەڵام گوناحەکە لە دزیەکەوە بۆ دزیەکی تر لەکان یەگۆڕێ. یەکێکی تر لە گوناحە گەورەکان بەڕێزان ڕێگرتن، ڕێگری. خوای تعالى لقرآن پیرۆزە لە سورة المائدة آياتي 33 أفرمي إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض. طبعا أمها الرشاء إخوة تعالى فرمي أواني دجايتي خواو بيغمري خواء كان صلى الله عليه وسلم، وأيانوي لسر زويا قندلي وفساد بلاو ببيتوا. أوانا پاداشتكيان أويا لجياني دنيا أما پاداشتكيان جاء بلا قيامتها پاداشتكيان چي بي؟ پاداشتكيان أويا بكو جرينوا، يان لخاج بدرين، يان دستو قاچيان بعكسوا، دستي راسو قاچي چكيان ببري، يان لسر زويا نفي بكرين حسب گناحكيان، حسب گناحكيان. اگر او ريگرية تنها ترساندن بو حكمكي نوع اكترا، اگر ترساندن بو لقل يعني توقاندن بو لقل دزي كردنكيا حكمكي توزيتون تربي، اگر توقاندن بو لقل دزي كردنكيا يعني بارد دزينكو لقل كشتريشي لقل ابو، طبعا هو حكمكي تنتربي. جرينج اويا هر كسي ريگري لخلقي بكا، هر كسي خلق بتوقيني، هر كسي
خەڵک بترسێنێ بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەڕواتە بابی ڕێگریەوە. بۆیە حرامە و گوناحە و یەکێکە لە تاوانە گەورەکان. هەر شتێکیش کە مەسلحەتی گشتی بوو، بۆ نمونە کارەبا مەسلحەتی گشت هیە کەس نییە. هەر کەسێک کارەبا ببڕێ لە خەڵکی وە کارەبا بدزێ، ئەوەش هەر یعنی تا ئەکەوێتە بەر ئەمە. هەر کەسێ ئەگەر غاز بدزێ، نەود بدزێ، یان بیتەقێنێتەوە، یان نێ لە مسلمانان ئیسفادەی لێ بکەن، یان لە ژێری خۆمانایە و دەریەکا و دوای ئەفرۆشێتەوە بە خۆمان بە سەد قیمەت، ئەمانەوەی شەر بەری ئەو تاوانە ئەکەوێت و لە تاوانە هەرە گەورەکانە. ئیتر داواکارم خوای تەعالا ڕەحمان پێ بکە. یەکێکی تر لەو گوناحانەی کە بە کەبائیر ئەژمێررێ بەڕێزان، خواردنی ماڵی خەڵکی بە ناحەق. خوای تەعالا فەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل، ئەفەرمێ ماڵی یەکتری مەخۆن بە ڕێگای ناحەق، بە ڕێگای پوچەڵ، بەوەی فێڵی لێ بکەی، بەوەی بیخەڵەتێنی لە معاملەیەکە، شتێکی پێ بڵێ دوای وان نەوێت پارەکەی داگیرکەی، بەوەی بە ناوی ئەوەی ئەمڕۆ کە هەنێ خەڵک فێر بووە پارەی خەڵکووە کاتەوە بەوەی ئیشی پێ بکات دوای لێک ناکایە لە ناوی با وەڵێ وەڵا خەسارم کرد، بەوەی غەسپی کات و داگیری کە زەوی خەڵکە و داگیری کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت کەسێ یەک گنسێک لە زەوی خەڵک داگیر کە 7 طبقە زەوی ئەکرێتە ملی لە ڕۆژی قیامەتە، بەوەی کە زەویەکە بگۆڕێت. سەر لە دێهاتێکا جاری وا هەیە 20 فەلاحی تایە، 40 فەلاحی تایە، هەیە زۆر تەماحبازە، هەر ساڵی و تۆ زەینەکە زیاتر بەشەکەی خۆی زیاترەکە ئەگەر چیوە بگنسێکیش بێت. ئەوە تەغییری مەناری ئەرضە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای تەعالا لعنەتی کردووە لەو کەسەی کە مەناری زەوی ئەگۆڕێ. مەناری زەوی چییە؟ ئەوە معناکەیەتی زەریبە وەرگرتن لە خەڵکی، گومرک و زەریبە بە تایبەت، یعنی ئەوەی کە ڕێگایەکی قانونی تیان نیە، یعنی هیچ حەقێکی تیان نیە. بەڕاستی زەریبە و گومرک وەرگرتن لە تاوانە هەرە گەورەکانە، هەرە گەورەکانە، چونکە خەڵک ناری خەڵک ئیش بکە، ناری خەڵک کاسبی بکە، خوێنی ئەو خەڵکە ئەمژی، ئەوەشە لە تاوانە هەرە گەورەکانە. لە تاوانە هەرە گەورەکان کە ماڵی خەڵکی هەر ئەکەوێتە بەر ئەوەی ماڵی خەڵکی داگیرکە، ئەوەیە کە قەرز لە خەڵکی ئەەکەیتەوە هەیتە و نایدەیتەوە، کە حتا قەرزەکەی لێ ئەەکەی 1000 ماساوی بۆ ئەەکەی، 1000 ڕێگا ئەگریتە بەر، بەس کە قەرزەکەت کرد ئیتر تەلەفۆنەکەشی هەڵناگری و هەشتا و بەر چاوی ئەوە ڕۆیشتی تر ئەکڕی بە پارەی حازر قەرزەکەی ئەو نادەیتەوە. ئەوەش کارەساتە، ئەوەش یەکێکە لەوەی کە بەری تاوانە گەورەکانەکەوێ. لە تاوانە هەرە گەورەکانیش خۆشەویستەکانم خواردنی ماڵی یەتیم بە ناحەق، خواردنی ماڵی یەتیم بە ناحەق. ئەمەش طبعاً هەندێک کەس بە غەڵەت لێی تێگەیشتووە. وەڵام مامۆستا من بڕێ برازام هەیە نازانم ئەڕۆمە ماڵێن چایە خۆم لە ماڵیان ئەمە حرامە بر خواردنی ماڵ کۆرە بابە خوامە بەستی ئەوە نییە برا بڕۆ ماڵیان چایی بخۆ نان بخۆ لەگەڵ خۆتی شاد چ شتێکیان بۆ قەستی ئەوە نییە. خوا ئەفەرمێ ماڵک ئەفەرمێ ماڵەکەی داگیر مەکە، ئەفەرمێ ئەو ئیسە بێ باوکە و تۆ لە جیاتی باوکی ئەوی مەڕۆ کاتی خۆی باوکی لەگەڵ تا شەریک بووە بۆ ماڵەکەی لفکەی لەولاوە، چونکە ئەوان کەسیان نییە تۆ کەسێ. قەسدی ئەوەیە، قەسدی ئەوە نییە تۆ وەڵام مەڕۆ سێبەرەکەی نازانم مەڕۆ چایەکیان مەخۆ. ئەمە خۆ خەڵەتاندنە، نەچی گوناحباری، سەردانیان نەکەی گوناحباری. تۆ کە ئەچی و قازانجیان پێگەێنی ئەمە دینە ئیسلامەتیە. داواکارم خوای تەعالا ئیسلاحمان بکە و هیدایەتمان